سەیلی هیجرت بەردی بنچینەی لە ڕێک هێنامە دەر باری فکرت قەدی ڕاستی تێکشکاندم وەک فەنەر لەتلەت و کونکون بووە دڵوا لە شەوقی شیرەکەت ڕۆحەکەم دێت و دەچێت داخۆ لە کامیان دێتە دەر هەر کەسێ مەحبوبەم دەبینێ واتە حەیور دەیگرێ سوێن بەخوا دەخوا و دەڵێ ما هازا ئیلا بەشەڕ. بینەرانی عزیز و خۆشەویست ئایزانی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و دڵخۆشم کە لەگەڵتانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بانێژەیە. گفتوگۆی ئەم جارەی بەرنامەی بانێژە و باسوخواسی تایبەتی ئەم جارەی بەرنامەی بانێژە درێژە پێدەری بەرنامەی پێشوێ بێ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی نووسەر و توێژەری دیاری بواری فکری ئیسلامی و ئەدەبیات و عیرفان کە لە بەرنامەی ڕابردوودا گفتوگە و باسوخواستمان کرد سەبارەت بە پەیوەندی نێوان شعر و ئاین و جۆرێک لە پەیوەندی و بە یەکداچوون و لێکدەرچوون و جۆرێک لە ململانێ و هاتنە پێشە و پرسیارکردن لەسەر یەکتر بۆ ئەم بەرنمەیە کە لە بەرنامەی پێشوا بڕێک ڕەهەندی تیۆری هەردوو پرسەکەمان باس کرد ئەمڕۆ بە پێی توانە هێندەی بتوانین و فرسەت هەبێ باز لە هەندێک نمونە لای شاعران هێنینەوە گفتوگۆ لەسەر و پرسەکەین بە شێوەیەکی پراکتیکی بە خۆشحاڵیەوە دووبارە مامۆستاگیان زۆر سپاس دەکەم بەخێربێتەوە بەرنامەکەم ئەرکێت کێشا و گەورەی دوێنێت. بە ناوی خۆی بەخشندەوە میرەبان سڵاو بۆ جەنابی شت ڕێز و حورمەت بۆ بەرنمەکەتان بۆ بینەران بۆ توێژەران بۆ خەڵکێک کە متابعی ئەم بەرنمەیە ئەکاوە بەجیددی مامەڵە لەگەڵ چەمک و بابەتەکانی دەکات. کاکتۆریان لە بەرنامەی ڕابردووە وەکوی کە ئەسد جۆرێک لە دەستپێکردنەوە و جۆرێک لە پێکەوەلکان ئەگەر دروستی کەمە و اینجا وردە بڕۆمە ناو پرسەوردەکانەوە لە بەرنمەکەی پێشووە باسمان لەوە کرد جۆرێک لە ململانەیە ئەگەر گونجاو بێت چەمکەکەەوە باز بکەم لە نێوان شعر و ئاینا هەیە هەندێک جار ئەم ململانەیە بەرزبێتەوە بۆ جۆرێک لە باڵابوون و بۆ جۆرێک لە حتا جۆرێک لە تونند و تیژی ئەگەر چەمکەکە ڕاست بێ بڵێم ئەوەی لێ ئەکەوێتەوە کەم نین ئەو شاعیر و نووسەرانەی لەسەر دەقێک تەکفیر کراون یان مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان خەریک بە لە کۆمەڵگە بکرێنە دەرەوە یان هێرشێکی زۆریان لەسەر کراوە یان زۆر جار ئەم شعرە هێنراوەتەوە بۆ کەسانێک کە ئاستێکی وایان نەبووە کە بەتاواتی لە شعر تێبگەن و جۆرێک لە قەرەباڵقی و جۆرێک لە هێرش و پەلاماریان لەسەر دروست کردوین حەسەب باگراوندە دینی و ئەدەبیەکە دەمێ و پرسەکەم ئەوە بێ بۆ یەکەم پرسی ئەم بەرنمەیە ئەوە کێ ئەتوانێت فتوایەک دەرکە ئەوە کێ ئەتوانێت بڵێت مەسەلەن ئەم شاعرە نەی پێکاوە یان کوفری کردووە یان جۆرێک لە ئەوە لە دەسەڵاتی لیژنەی فتوایە مەسەن مفتی ئەتوانێت ئەوە بکە یان هەموو ئەوەی کە توانی کۆمنتێک بنووسێ توانی مەسەرەن پۆستێک بکات توانێت ئەو هێرشە بکات ئەگەر لەسەر ئەوە مۆزوعی فتوا دەرکردن و تەکفیرکردن و ئانە شتێکم بۆ باسکەی سپاس دەکەم. سەرەتا ئەبێ ئەو ڕاستیە بزانین کە دینی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام چەند ئاستی هەیە چەند ئاستی هەم لە بواری تیۆریە هەم لە بواری جێبەجێکردنە و ئەو کەسانەی کە لەم ئاستانە تێنەگەن و ئاستەکان لە یەک جیانەکەنەوە تووشی تێکەڵی و تووشی هەڵە ئەبن لە مۆزوعەکەیە. یەکەم تەخەسوس و پسپۆڕی هەیە لە شریعەتی ئیسلامە هەر لە سەدری ئیسلامە ڕعایەتیەوە کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی پسپۆڕی دیاری کردووە بۆ یارەکانی بۆ سەحابەکانی بۆ نمونە فەرموویەتی لە هەمووتان قورئان زانتر یعنی شارەزاتر لە قیرائەتی قورئان ئوبەی کوڕی کەعبە شارەزاترتان بۆ حەڵاڵ و حەرام معاذی کوڕی جەبەل قەزاوەت لە قەزاوەت و دادوەریە لە هەمووتان باشتر عەلیە عەلی کوڕی ئەبی طالب لە هەمووتان بە شەرمتر عوسمانی کوڕی عەفان لە فەرائیز و میراتە لە هەمووتان شارەزاتر زەیدی کوڕی ثابت فەرمودەیەکی دوور و درێژەکە باسی پسپۆڕی یارەکانی ئەکا یعنی دنیای پسپۆڕیە ئێمە پسپۆڕیەکمان هەیە بە ناوی پسپۆڕی فقه پسپۆڕێکمان هەیە بە ناوی عەقیدە و بیر و باوەڕ پسپۆڕێکمان هەیە بە ناوی قیرائاتی قورئانی پسپۆڕێکشمان هەیە بە ناوی ئەدەب و لێکدانەوە و شیکاری شیعر و بەرهەمە ئەدەبیەکان ئەم پسپۆڕیانە خاڵی هاوبەشیان هەیە هەندێک چوارچێوەیەکی گشتی هەیە کە شەریعەت دیاریەکە کە چوارچێوەکەش بە مەقاسیدی شەریعەت دیاریەکرێ
ینی مەبەستەکان و ئامانجەکانی شریعەت و دینداری، پاراستنی گیانی خەڵکە، پاراستنی ئاین و بیر و باوەڕی خەڵکە، پاراستنی کەرامەت و شخصیەتی خەڵکە، پاراستنی ناموس و حرمەتی خەڵکە، ئەوە کە پێوتێ مەقاسیدی شەریعە و ئەوانیش بەپی ئەهەمیەت و گرنگیان کراون بە سێ ئاستەوە. هەندێک مەقاسیدێ ئەساسی سەرەکی کە بە هیچ شێوەیە ناتوانین دەستبەرداریان بین کە پیانەوتێ ضەروریات. هەندێک مەقاسیدمان هەیە کە یارمەتی دەرن بۆ پاراستنی ضەروریات، پیانەوتێ حاجیات. هەندێک مەقاسیدیشمان هەیە کە تەواوکەرن، تەکمیلین، پیانەوترێت تەحسینیات. یعنی وەک تۆ بۆ نمونە لە ژیانی ڕۆژانی خۆمانە نمونە بێنینەوە، یەکێ لە ضەروریات بوونی شوێنی منزڵە، منزڵێک و مەوایە کە ئینسان تایە بژی، ئەمە ضەروریاتە. حاجیادەوەیە لەم مەوایەدا هەندێک کەلوپەلی پێویستی ڕۆژانەت هەبێ. تەکمیلیادەوەیە کە ئەو خانووی کە تایە ژیت بۆ یاخی جوان بێ، دەرگای جوان بێ، تەکمیل یعنی دوایەوە کە تا ئەساسیەکان تەواوەکەی. لە شەریعەتیشا بە هەمان شێوە کە پۆلێ نەکرێ بۆ مەقاسید و مەبەستە ئەساسیەکان، ئەو سێ ئاستەمانەیە: ئاستی ضەروری، ئاستی حاجەت، ئاستی تەکمیل و تەواوکاری و ڕەفاه. ئەم پسپۆڕیانە کە مامەڵە لەگەڵ یەکترەکەن زیاترە بێ وەکۆڵێ لە چوارچێوەی شەریعەت دەرنەچن. فتواش کە ئەدرێ لەلایەن کەسانی پسپۆڕەوە دەدرێ، یعنی کەسانێک کە تەنها فەقیه نەبن بەڵکو شارەزای کاروباری کۆمەڵایەتی بن، بزانن هەر کارێکە ئەکرێ، هەر قسەیەکە ئەکرێ حسابی خۆی هەیە، تەرتیباتی خۆی هەیە. مامۆستا بەس ئەوەیە کە ئەوەی کە لە بواری فقەکە ئیشەکە بێ پسپۆڕێکی وردی ناو ئەدەبیاتەکەش بێت. نابێ، ئەگەر خۆی پسپۆڕ نەبێ نابێ قسەی لەسەر بکە، ئەبێ بچە ڕێی لە پسپۆڕی ئەدەب وەرگێ. زۆر باشە. لێرەوە دیسان پرسێکی تریژێتە پێشەوە، ئەمە لێرە خەریکین باز لە جۆرێک لە فتوادانەکەین لە ناو دنیای دینەوە بۆ دنیای شعر. ئەگونجێ بە ناوی نوێگەریەوە یان بە ناوی مەسەرەن لادانەوە یا بە ناوی شعرێتەوە، جاری باشەیە لە ناو شعرا شتێک ئەوترێ بەرامبەر پرۆسەیە یان دۆخێک کە شعر نییە، ئەمەیان چۆن، ئەمەیان ئەبێ ڕخنەی ئەدەبیەک لای کاتەوە. مەسەن ڕێککەوتووە جۆرێک لە هێرشیش هەبووە لە ناو شعرا، جۆرێک لە تاوانبارکردن هەبووە، جۆرێک مەسەلەن ئەگەر لە سەردەمێکە هەجوو بێ لە سەردەمێکی ترا بە ناوی نوێگەری و تازەگەری وانەوە بڕێک خراپە گوتن ئەکرێ هەبوو بێت لە ناو چوارچەوەی هونەری شعرا جێگەی نەبوو بێتەوە. سەرەتا بێ ئەمە مەبدەیەک تەسبیت کەین، جێگیرکەین کە شعر و ئەدەب مامەڵی تایبەتی لەگەڵەکرێ، یعنی وەکو قسەی عادی قسەی مامەڵی لەگەڵ ناکرێ، وەکو دەقێکی ئاسایی مامەڵی لەگەڵ ناکرێ، لەبەرەوەی شعر خەیاڵە، لەو دیوی واقعیەتەوە قسەیەکە. شاعیر کە شتێگەڵێ لە پێشە ئەوەی مسۆگەر کردو ئەمە شعرە، ئەمە جۆرێکە لە خەون و لە ڕوئیا، جۆرێکە لە بازدان بەسەر واقعە، یاخود جۆرێکە لە خەوبینین، جۆرێکە لە تەئەمول، جۆرێکە لە نوقڵانە لێدان و پێشبینی. هیچ کام لەمانە ناتوانانی مامەڵەیەکی کۆنکرێتی لەگەڵ بکەیت و هەر کەسێ پسپۆڕ نەبێ لە بواری ئەدەبیاتە و ئاگای لە کایەکانی زمان نەبێ، کایەکانی حەقیقەت و مەجاز و ئیستیعارە و هەروەها تەشبیه و کینایە و تەعریز و کە ئەمانە هەر هەموویشیان وابەستن بە یەکەوە. یعنی دەقێکی ئەدەبی کە بەرهەمیەت هەموو ئەم کەرەسانەی تایە، هەموو ئەم مامەڵانەی تایە کە پێوتێ مامەڵی ئاستی دووەم، کارکردن لە فەزای دەقایە، نەک کارکردن لە خودی دەقدا. ئەگەر کەسێ شارەزانە بێ بۆی نییە قسەی تیا بکە. نمونەیەکت بۆ ێنمەوە شاعیرێک بە ناوی حوتەیئە لە زمانی ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، شعرێکی داشۆرینی وت بە زیبرقانی کوڕی بەدرە کە گەورەی بەنی تەمیم بوو، وتی دعی المەکارم لا ترحل لبغيتها واقعد فإنك أنت الطاعم الكاسي. وتی واز لە گەورەیی بێنە، واز لە شکۆمەندی بێنە، مەڕۆ گەشت مەکە بۆی بەدەسی بێنی، لە ماڵی خۆتا دانیشە بەس نێجلی لە بەرای و نانەخۆی. ئەمە زیبرقان شێد بوو،
شێد بوو کە ئەم شیعری پیاوتراوە و شاعرێکی گەورە ژووتێتی و بڵاوە بێتەوە ناو عەرەبە. ئیمامی عومەر شکاتی کرد چوو بەلای ئیمامی عومەر وتی ئەم پیاوە ئابڕووی منی بردەوە بەم شیعرە، چونکە شیعر وەکو چۆن ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی ئاگەریەکی قسەیت پێوترێ لە ماوەیەکی کورتە هەموو خەڵک پێزانێ، شیعریش حاڵەتێکی لەو چەشنەی هەبوو. ئیمامی عومەر فەرمووی چی وتوتی؟ ئەوەی وتوە داعی المەکارمە لا تەرحەل لبوغیەتیها وەقعد فإنك أنت الطاعم الكاسي. فەرمووی جا چییە قەیچەکەس قسەیەکی ئەتیادیە، وتی قوربان تۆ نازانێ ئەمە چی بە من وتو. ئەمە ئیمامی عومەر خۆی مختەز نەبوو لە شیعر و ئەدەبیاتە، بۆیە حەسانی کوڕی ثابتی بان کرد. فەرمووی حەسان ئەم شیعرە چی تایە بەرا؟ وتی بەڵێ قوربان ئەم کابرایی هەر ئابڕوو بردووە بە زمانی شیعر و پێی وتووە تۆ ئینسانێکی هیچ و پوچی، بەڵام بە ئوسلوبێکی کینایی کەوتێتی فەقعد إنك أنت الطاعم الكاسي، تۆ هەدەفت ئەوەیە تەنها جلێ لەبەرا بێ و نان بخۆیت و جلێ لەبەرا بێ، یعنی ئەمە من کابرای هەر کوشتووە. وتی بەڕاست؟ فەرمووی بەڵێ. اینجا ئیمامی عومەر ئەمری کرد شاعیرەکەیان سجن کرد، ئەو کاتە سجن نەبوو، بیریان بەکارهێنا، بیر چاڵیان دانا و کەسەکەیان خستە ناوی. تاوان دوای ئەوە کە ماوەیەک ئەیخەنە ناو چاڵەکەەوە، شاعیرەکە دێت شیعرێکی وەکۆڵێ پاڕانەوە و لاڵانەوە ئەنووسێ پۆزیشێنێتەوە بۆ ئیمامی عومەر کە ئەڵێ ماذا تقول لأفراخ بذي مرخ زغب الحواصل لا ماء ولا مطر. باسی حاڵی خۆیە کە ئێستا مناڵەکانم پێویستیان بە منە و نە ئاویان هەیە نە بارانە بارێ هیچ شتێکیان نییە و زغب الحواصل ینی حتا هێنیشیان حوسەڵەشیان خاڵیە، ینی شتێک نییە بیخۆن تا بچێتە ناو حوسەڵە و تا ناو ناخیانەوە. ئیمامی عومەر بەزەی پیاتەوە دێنایە دەرەوە فەرمووی بۆ مەرجەی جارێکی تر شیعریوانەڵی. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئیمامی عومەر بڕیاری نەدا لەسەر مەوزوعەکە تا کەسێکی ئەهلی اختصاصی بانکن کرد. حەسانی کوڕی سابیتی بان کرد بۆی سەلما کە ئەم کابرایە ئەو شخصی داشوەریەوە. عقوبەکەشی ئەوە بوو ماوەیەک خستێ سجنەوە وتی بۆ ئەوەی جارێکی تر تەشیر بە کەس نەکرد. زۆر باش کاکی تۆر لە هەردوو بوارەکەیان چ لەو دۆخەی پێشووتری شاعرەکەیان چ ئەوەی دواتر هەست بە جۆرێک لە کاریگەری لە ناو زمانی شاعرەکەین. بەڵێ شاعر ئەو هێزە هەیە بتوانێت دەروونێک ئارام بکاتەوە، دەروونێک بریندار. ئەم هێزە چۆن دەسەکەوێت لەکوێوە دەست؟ ئەم هێزە لە زمانایە، لە وشایە. وشە زۆر گرنگە. پێغەمبەری خوا فەرمووی ئین من البەیان لەسیحرا وئین من الشعر لحکمە. بەشێ لە قسەکردن و دەربڕین وەکو جادوگەر تەئسیرەکاتە سەر ئەو کەسەی کە گوێی لێبێ. ئێمە زۆر جار لە ئەنجامی وتارێکە ئینفعالێک و حاڵەتێکی وامان بۆ دروستە بێ کە بچین زۆر کار بکەین کە حاڵەتی اعتیادیان نایکەین. کەواتە مەبەزەوەیە کە پسپۆڕیەکانە بێ جیاکرێتەوە. زمانی شیعر زمانێکی جیاوازە، هەموو کەس ڕەنگە بەو شێوەیە نەتوانێت مامەڵە لەگەڵ شیعر بکە. ئەوانەی کە فتوادەن یا ئەبێ خۆیان شارەزا بن لە بواری ئەدەبیات، یا ئەبێ ڕاوێژ و پرس بکەن لەگەڵ ئەو کەسانی کە مختەسن بۆ ئەوەی هەموو شتی حەقی خۆی بنێ، بۆی حکمێکە درێ لەسەر شتێک جێی خۆی بگرێ. کاکتۆر لە بەرنامەی پێشوە بڕێک باسی ڕەهەندی شاعری قورئانمان کرد. لە ناو قورئانە مەسەلەن هونەرە بەلاغیەکان حتا بابەتی جیناس و ئەوانە حتا ڕەهەندی موسیقی ناو قورئان. لەم بەرنامەیە تیشێک بخینە سەر ئەوەی سوودوەرگرتنی شاعران بە تایبەت شاعرانی کلاسیکی کوردی خۆمان لەوەی تی هەڵکێشی ئاەتێکی قورئانەکەن، مەسەلەن ما هذا إلا بشر یان حور مەقصورات في الخيام لای مەسەلەن کەسێکی وەکو مەولەوی. ئەم جۆرە لە تەبایی و جۆرێک لە بەیەکەوە گونجان کە دەقێکی دینی لەگەڵ دەقێکی شعری هەیەتی، چۆن نتوانین تەوزیفیکەین بۆ ناو ژیانی ڕۆژانی خۆمانیان جۆرێک لەو نەرمین واندن و بەیەکەوە گونجاندنە، یان شاعر توانیوەتی سوود لەو دال و مەدولانی ناو قورئان وەربگرێت؟ بۆ قورئان تەنها سەرچاوەیەک نییە بۆ بیر و باوەڕ، تەنها سەرچاوەیەک نییە بۆ فیقه و تەشریع، تەنها سەرچاوەیەک نییە بۆ ڕەوشت و ئاکار، سەرچاوەیەک نییە بۆ بیر و هزر و تەسەور، بەڵکو سەرچاوەیە کە بۆ جوانکاری ئەدەبیش، سەرچاوەیە کە بۆ ینی مەرجیعە بەڕاستی مەرجیعێکی هەر بۆ فۆرمە گشتەکەش بۆ جوانی ناسی مرۆڤیش. بەڵێ ینی هەموو قورئان بۆ نمونە سوورەی ڕەحمان بخوێنەرەوە کە پێوترێ عروسی قورئان، بووکی ناو قورئان، ئەو جوانکاریە و ئەو وێنە و ئەو تەشبیهاتی کە لە سوورەی ڕەحمانە هەیە شاعیر وادارەکە چاوی لێ بکە. یاخود
یەکێ لە شاعرە کوردەکان ئەڵێ گا بە غەمزەی چاوەکانی گا بە ڕەوزەی سینەکەی هذه جەنات عەدن فادخلوها خالدین. ئەمە پێوتی اقتیباس، یعنی چڵۆسک وەرگرتن، ڕۆشنایی وەرگرتن لە دەقێکی قورئانی یا لە دەقێکی نەبەوی. ئەمە وەکو نەکوەکو نەرید، وەکو جوانکاریەکی شیعری، وەکو جوانکاریەکی ئەدەبی مامەڵی لەگەڵەکرێت، نەک ڕێی پێدراوە، بەڵکو خەڵکیشی لەسەر هاندراوە کە بەو شێوەیە قسە بکەن کە قورئان تعبیری لێوەکە، بەو ئوسلوبە جوانەی کە لە قورئان هەیە. کاک تۆر لە باسکردنی شعری کلاسیکی کوردیە ئەمێنمەوە هەندێک جار بەر جۆرێک لە چەمەگەل دەکەوین ئەگەر بە دیوە ئەدەبی عیرفانیەکە بە تەواوەتی سێری نەکەین و هەستەکەین جۆرێک لە شیرکە و بەشێکی زۆری تانە و تۆمەتەکانیش بۆ لای شاعران لەوێوەیە کە شاعران شرکیان کردووە. قەسەم بەو شەربەتی دەیداری پاکت شەرابم عینی ژەهری مارە بێتەوە، یان گەورەیەکی وەکو بێخود کە ئەڵێ شەها بەغیرەتت قەسەم دەمێکە دی لە ئومەتت، یان مەولەوی زۆر ئەولاتر ئەڕوا قەسەم نامەمانەیە، قەسەم زۆر لە شیعرەکان مەولەوی ئەولاتر ئەڕوا و ئەڵێ وەمەرگت قەسەم تاسەی تۆم کریان. ئەم قەسەمانە بە شرێک لێک بینەوە یان مەدلولی ئەم قەسەم و سوێندانە لە ناو دنیا عیرفانە چۆنە؟ بێگومان من هەر لە بیدایەت و عەرزم کردی ئەبێ دەقی شیعری حسابێکی تایبەتی بۆ بکرێت، لە دەقی ئاسایی جیا بکرێتەوە. ئەوەی کە شاعیرێک وەکو قەسەمەیڵێ مەبەستی سوێن خواردن نییە، مەبەستی ئەوە نییە کە بچێتە ژێر بابی ئەو فەرمودۆ من حەلەفە بغەیری اللهی فەقەد ئەشڕەکە یا فەقەد کەفەڕە، ناچێتە ئەو بابەتە، بۆ لەبەرەوەی شیعر هەر بۆ خۆی زمانی مەجازە. زمانی مەجاز ینی زمانی حەقیقەت نە، زمانێک کە مەبەستی ئەو مەبەستە شەرعیانەی کە لە وشەی قەسەما هەیە یا لە وشەی حەلەفا هەیە لەو قەسەم و سوێن خواردنە شاعیرانە نییە. چونکە سوێن خواردن کاتی خۆی کە خوراوە بۆ ئیسباتی حەقێ بووە یا بۆ لابردنی حەقێ بۆ لەسەر خۆی کە چوونەتە بەردەم قازی هەر لە زمانی جاهیلیەتیشە کە سوێنیان خواردووە، سوێنیان بە پتەکانیان خواردووە. لە چ کاتێکا سوێنیان خواردووە خۆ محاکەمەیان ناکەن لەسەر ئەو قەسەمانەی کە لە کاتی شیعرا خواردویانە، محاکەمەیانەکەن لە ژیانی ڕۆژانەیانە کاتێک کە ویست بێت یان حەقێ بۆ خۆیان بسەلمێنن چون سوێنیان بە بتەکانیان خواردووە یا سوێنیان بە باوک و باپیریان خواردووە، بە قەبری باوک و باپیریان خواردووە. ئەمە بۆ ئەوەی نەمێنێت چونکە ئینسان تەنها بێت تەعزیمی خوای پەروەردگارەکە. پێغەمبەری خوا فەرمووی ڕێگەی گرت لەوەی کە کەس سوێن بخوا بە غەیری خوا یا بە غەیری سیفەتەکانی خوا. فوقەها ڕێگە بەمە نادەن، یان ئەوانەی کە ئەهلی فیقهن ئەڵێن نابێ غەیری خوا تەعزیم کرێ، غەیری خوا بە گەورە دابنرێ کاتێک کە سوێنە خۆی. بەڵام ئەم بۆ کاتێکە کە بچیتە بەردەم قازی ئیسباتی حەقی بکەی یا حەقێ لە خۆت دوور خەیتەوە. زمانی شیعری زمانی سوێن خواردن نییە. ئەتەوێ بڵێ زمانەکەی تریان لە ناو دنیای واقع ئیشەکە زمانی شاعر لە ناو دنیای بەڵێ زمانی شیعر شتێکی ترە هەرچەند یعنی تا ئینسان پێیەکرێ بێ لە بەرهەمی شیعری واز لەوانە بێنێ لەبەرەوەی نەکەوێتە ناو ئەو خلافەی کە هەیە لە مۆزوعەکەیە کە طبعاً سێ ڕێی هەیە لەلایەن زانایانی موسڵمانەوە سەبارەت حتا بەو سوێنانی کە لەناو شیعرا هەیە. بعضێکیان ئەڵێن بە هیچ شێوەیە جائز نییە، بعضێکیانە فەرمونون باش نییە، یعنی ئەچێتە ناو شیرکی خەفیەوە، بەشێکیان ئەڵێن ئەچێتە بەڵێن دروستە. بۆچی؟ چونکە ئەڵێمە بێت تەویلی کەین، تەویلی نەکەین بە سوێن خواردن. بەڵام بە بۆچوونی بەندەی ناچیز کە ئەگەر قسەکەم وەربگیرێ ئێمە ناتوانین ئیتیهامی گەورەیەکی وەکو مەولەوی بکەین یا گەورەیەکی وەکو بێخوت بکەین کە ئەوان ئەو شیعرانیان یا ئەو سوێنانیان کە خواردووە یا مەولەنا خالید مەبەستیان سوێن نەبووە، مەبەستیان بە گەورەدانانی ئەو شتە بووە، ئەو کەسە بووە، ئەو شتە بووە. یعنی ئەوە هیچ خوای پەروەردگار بۆ خۆی لەبەرەوەی غەنیی مطلقە، لەبەرەوەی خوا لا یوسەل عما یفعل، خوای پەروەردگار سوێنی بە زۆر شت خواردووە لە قورئانە، والتینی والزەیتون والضحى والليل وایانە والشمس وضحاها والقمر إذا تلاها، سوێنی بە ڕۆژگار خواردووە. دکتۆر سوێنی بە نەفسی ئینسانی خواردووە، نەفسی وما سەواها. هەندێک جار لە خۆشەویستی خوددایە
شاعرەکە جۆرێک لە فەنابوون یان جۆرێک لە ڕۆچوون یان جۆرێک لە قۆڵبوونەوەی تێکەوێ مەسەلەن هەندێک جار ئەگەر بەدی وە سەدحیەکە بیخوێنیتەوە وا هەستەکەی خوددا بە جۆرێک لە بەرجەستەبوون دیاری کراوە مەسەلەن حەزەکە لە شوێنێکە مەسەن بۆ نمونە کەسێکی وەکو ئەکرەم عەنەبی مەسەن خوا ببینێت چۆن خزمەتی کا چۆن بڕواتە پێشەوە بووی ئەمانە چۆن تەفسیر دەکرێن هێشتا ئەمەش هێشت لەناو دنیا عیرفانیەکەیە باز لە نزیک بوونەوە و ڕۆچوون و ئەوەیە یان جۆرێک لە لادانی تایە خۆی من ئەگەر بین تەشبیهی مەسلەی دینداری بکەین بە قوتابخانە و بە فێربوون جەنابەت مامۆستایی تو دەرس و دووەتەوە و لە مەکتەب و لە قوتابخانەکانە مامەڵێ لەگەڵ پۆلی 1 2 3 تا ئێستا بۆ بە تا بنەڕەتی تا نۆچێ دوای بنەڕەتی چتە ئامادەی دوای ئامادەیە چێتە زانکۆ دوای زانکۆ کە بەکارێرۆزێنیە چتە ماستەر اینجا دکتۆرا دوای دکتۆرا شەر هەیە زۆری تر خوێندن سنووری نییە ئەوەی بە قوتابی پۆلی یەکی ئەڵێ زۆر سەرەتاییە فێری ئەلفوبێیەکەی هەندێک شتێ لە یەکا پێی ناڵی لە دوا پێڵی هەندێک شتێ لە دوا نایخوێنێ چێتە سێ لە سێیان نایخوێنێ ئەوەی کە لە سیا ئەی خوێنێ ئەگەر لە دوا پێی بڵێ مناڵەکە سەری لە تێگەچێ ئەوەی لە جەبرایی خوێنێ لە حسابە نایخوێنێ چونکە لە حسابە ناقیزیەکمان نییە بەڵام لە جەبرا هەمانە لە دوایەوە لە مستەوایە کاڵی ژمارەکان ژماری سروشتیمان هەیە ژماری ناسروشتیشمان هەیە ژماری ناسروشتی ئەوەیە کە میکانیزمێکی تر مامەڵی لەگەڵاکە هەر لە ئەم جیهانی کە ئێمە تایە ئەژین ینی هەندێ مەعایر هەیە بۆ هەندێ بوارەشێ بۆ هەندێ بوار ناشێ تۆ ئەگەر قوماش بفرۆشی بە مەترەی فرۆشی بە کیلۆ نایفرۆشی بەڵام شتە لای بەقاڵێ بەقاڵ مەتر قەت بەکار نایانێ کیلۆ بەکارێنێ ئەچیتە لای زەڕنگەرێک ئەو بە مسقال مامەڵەیەەکە ینی بە میعیار و بە مسقال مامەڵەیەەکە وایان بۆکو بەقاڵەکە مامەڵە ناکە تا شتەکە حەساستر بێ ئەبێ پێوەرەکە دەقیقتر و ناسکتر بێ ئێمە ئەبێ ئاگامان لەو حاڵەتە بێ لەو مەوزوعە بێ کە تووشی هەڵە نەبین کاتێکە دەقێکی شیعری مامەڵی لەگەڵاکەین دەقێکی ئەدەبی مامەڵی لەگەڵاکەین ئەی بینە بواری وەکۆڵێ ناسککاریەکەەوە جا ئەوەیەکە ئەگەر ئێمە بین لەو ڕوانگەیەوە کە نمونەم بۆ هێنایتەوە سەبارەت بە ئاستی تێگەیشتن ئاستی وەرگرتن ئاستی گەشەکردنی عەقڵ چۆن مناڵەکە لە ئیبتیداییەوەی بێ بۆ ئامادەی لە ئامادەیەوەی بێ بۆ زانکۆ دوایی پلەکانی دواتر دینداریش هەمان حاڵەتی هەیە هەندێک شت هەیە بە مەعایری فیقهی ئەپێورێ بەڵام لە هەندێک شوێنە مەعایری فیقهی دەرەقەت نایە یعنی ناتوانێت تۆ بە مامەڵی بە مەفاهیمی حەڵاڵ و حرام مامەڵە لەگەڵ مۆزوعەکە بکەیت ئەچیتە هەندێک پرسیار هەیە فیقه وەڵام نهاتەوە عەقیدە وەڵام هاتەوە علمی کەلام وەڵام هاتەوە هەندێک پرسیارەیە علمی کەلام تایە ئەوەستەیە چی بۆ فەلسەفە وەڵام هاتەوە هەندێک شتیش هەیە فەلسەفە تیا ئەوەستەیە عیرفان وەڵام هاتەوە لای عاریفان ئەمە هەر ئیشکال نییە ئەسڵەن لای عاریفان نەکەر ئیشکال نیە بگرە جۆرێک لە جوانی ناسی وەڵێ تۆ سەیریکە کابرا نمونەت هێنایەوە بەو شیعرەی ئەوە شیعری مەولانایە کاتێکە موسا ئەچێ بۆ دیداری پەروەردگار لە کێوی توور لە ڕێگای گوێی لێ شوانێک قسەکە شوێنێک ئەپارڕێتەوە لێ خوایە تۆ لەکوێی تا من بێم خزمەت بکەم بۆ سرم لێنایی ماڵەکەم جوان پاک کردوتەوە بۆت گسکم داوە شانەم ئامادە کردووە کە سرت شانەکەم بەو تێگەیشتنە مادیە بەڵام بەو سۆزە پڕ لە سووتانی کە لە ناخیایەتی کەواتە سۆزەکە گرنگترە تا دۆخەمادی دوایی موسالی تووڕێبێ وەکو زمانی ئەهلی فقه کە ئێسا کە لە شاعران و لە عاریفان تووڕەن ئەڵێ باشەوە تۆ ئاگات لێ چیڵی ئەو قسانی کە تۆی کەی خوا غەزەبمان لێ ئەگرێ بۆی هەیە ئەگرێ بێ هەمومان لە ناو بەرێ ئەڕوات کە ئەمیش دڵ یەشکێ و بێدەنگە بێ دوایی کە ئەچێتە لای پەروەردگار مەولانا بەو سیغەیە هەیە باسیکە پەروەردگار عیتابەکە لە موسا فەرمێ ئەو دۆستە بۆ لە ئێمە جیا کردەوە ئێمە سەیری کەلیمات ناکەین سەیری دەروون و حاڵی ئینسانەکە یەکەین کەلیمات لە ڕاستیە عاجیزە ئەو شتانی کە
ئەو سیراع و ململانەی کە ئێستا هەیە لە ڕاستیە سیراعی وشەیە، سیراعی کەلیماتە. یعنی خەڵکی ئەمە ئێستا حساسە بە وشەی عاشق لە حاڵێکە خۆشەویستی. ئیبن القەیم لەم کتێبەیە کە ناوی ڕەوضەة المحبینە 51 چەمک بەکارهێنێ، 51 وشە هەیە کە هەر کامیکیان باسی ئاستێ لە ئاستەکانی خۆشەویستیەکە. لە حوبەوە دەست پێکا بە تەعەبود کۆتاییەت. حوب هەیە، عەلاقە هەیە، غەرام هەیە، خیلم هەیە، شەعەف هەیە، شەغەف هەیە، هویام هەیە، دیسان کاک دکتۆر بووی بەتل هەیە، ئەنواعی ینی تەقریباً پێم وتی 51 وشە بەکارهێنێ کە هەر کامیکیان گزارش دەکا لە ئاستێک یا لە جۆرێک یا لە مستەوای لە مستاواکانی خۆشویستن کە بەرزترین ئاستیان ئاستی تەعەبودە. جوانە. هەر لە سەبارەت بەو دۆخەوە پێم باش بوو پرسەکەم بەسمەوە بوو وەڵامی بەڕێسەوە لە چەمەگەلێکی وەکو خۆشەویستیە هەرچەندەکە ڕوتم بەخوا مایلی ڕوتم بێ بەریایلێت کە هەتی و مەیلی هەتاوە ئەم دێڕە و چەندین دێڕیتری لەو جۆرەکە هەندێک لە چەمەگەلە عیرفانەکانتان نەک هەندێک زۆرینتان لێک داوەتەوە لە فەرهەنگی پیرانە. ینی بەس دێڕێک بەو شێوەیە ببینی و تۆ ئاسە ڕووکەشەکەی ببینی ئەتوانی بڵێ ئەمە مەبەسی لە کچێکە یان خوددایە یان دارێکە یان گوڵەکە یان دنیایەک باگراون لە پشت جیهان بینی شعری کلاسیکی ئەمەوەیە. خۆی قاعدەیەکمان هەیە ئەڵێ کەلام العوقەلاء ئەوەل، ئەو کەسەی عاقڵ بێ و قسەیەکی کرد تۆ یەکسەر ڕووکەش قسەکەی وەرمەگرە بێ قسەکە شیک بکەرەوە دەویلی کە بزانێ بەرەوکوێ ئەچێم قسەیە. زۆر جار قسەکە زاهیرەکەی خەتەرە بە زاهیر معنای بکەی معنایەکی خەتەری لێ هەیە، بەڵام کەیجتە بنج و بناوانەکەی قاعدەی شەرعی ئەڵێ العبرة بالمقاصد والمعاني لا بالألفاظ والمباني. ئێمە سەیری مەبەست و مانا و ناوەڕۆکەکەین، سەیری ڕووکەش و ڕواڵەت و خودی وشەکە ناکەین، چونکە وشەوەکو وەکو توێکڵ وایە مانا کاکڵەکەیەتی. تۆ حکم مەدە بەسەر ماناکەیە تەنها لە ڕووی توێکڵەکەیەوە، یعنی زاهیربین مەبە بەڕۆ بزانە ئەم قسەیە لە کوێوە کراوە بۆچی کراوە. ینی لە ئێمە لە نمونەی شعریە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کعبی کوڕی زوهێر کە ئەو قەسیدەیە خوێندەوە بۆ ئەوەی پێغەمبەری خوا لێی خۆش بێ و عەفوی بکە، ظاهری بیدایەتی شیعرەکە و بیدایەتی قەسیدەکەی دڵداریەکی مەحزە، باسی سوعادەکە بە جوانیەکانیەوە بە حاڵەتی هاتن و ڕۆشتنیەوە، باسی چاویەکە، باسی سیمایی جوانیەکە. تۆ لە شیعرە ئەگەر ئەمانە لابەی شیعرە بێ بە قسەیەکی جوانە. کاک دکتۆر هەر پەیوەست بە ئەدەبیاتی کلاسیکمانەوە بۆم گرنگ بوو لەسەر هەندێک چەمەگەلی تر بوەستین. جاری وا هەیە شاعیر خۆی زۆر بچوو دەکاتەوە لە ئاستانی پرسێکی دینی یان عاشقانەیە، تەسەوری نوێیان لە سەردەمی کۆنیشا بڕێک جار تەسەورەکەەوە بووەوە جۆرێک لە خۆ بچووکردنەوەی مەسەن ئەو دەمەی کەنالی ئەڵێ بەسەگ نابێ مولەوەس ئاوی زەرقا بەحری ئەحسانە، خۆ بە سەگکردن خۆ بە بچووکردنەوە لە ئاسیارە بە هەردوو دیوەکەوە بە تایبەت مەسەلەن ئەو یارە حەقیقیەکە خوددا پێغەمبەر چوزانم ئەو لێ ئەمانە ئەمەیان بەڕێزە چۆنە بینی ئەم خۆ بچووکردنەوەی دیسان ڕەهندێکی جوانی ناسی هەیە یان چوزانم هەر خۆ بچووکردن لای شاعر تەرکیزی لەسەر خۆشەویستە، ینی هەموو شتێکی بەرەو مەحبوبەکەیەتی، ئێتر مەحبوبی حەقیقی بێ یا مەجازی، ئەوەی پەیوەندی بەو مەحبوبەوە بێ ئەو بەلایەوە جوانە بەلایەوە خۆشەویستە و خۆیشی نابینێ، ینی خۆی زۆر کەمە کاتەوە بچووکە کاتەوە بۆچی چونکە ئەزانێ خۆشەویستەکەی لە مەقامێکی بەرزایە ئەو چەنێ بە بەرزە بینێ ئەم ئەو نەخۆی بە نزمە بینێ. لە خۆشەویستی ئەمانە هەیە لە ئاستەکانی خۆشەویستیا جۆرێک هەیە لە عیرفانە پێوتێ فەنا نەمان مەحوی خۆی ناناوە مەحوی مەحوو بۆتەوە وەکو ئاوێنەیە کە تۆ سەیری خۆتەکەی یا وێنەیەکی جوان لە ئاوێنە ئەبینی ئاوێنەکە بێ بە مەحوی جەماڵی ئەو کەسی سەیری ئاوێنەکەیە کە بێ مەحوی خۆی ئیتر شتێ نامێنێ بە ناوی شوشە شتێک نامێنێ بە ناوی باگراوندی ئاوێنە ئەوەی کە ئەمێنێت دەرکەوتنەکەیە حوزورەکەیە بۆیە سەگیش محتەرەمە لای شاعر لای ئەدیب هەموو مەوجودات محتەرەمن کە خۆی تەشبیهەکە بە سەگ لەوە خۆی تەشبیه ناکە
سەگ ئەو مەوجودە قێزەونە نییە کە فوقاڵێن بەعزێ لە فوقانەك هەمویان کە ئەڵێن نەبێ دەستی لێوەنەی ئەبێ گڵاوەبی سەگ ئەبێ بەو مەوجودەی کە بێ بە سەگی ئەسحاب الکهف بۆ نمونە کە چۆن بەلای ئەوانەوە وەستاوە پاسەوانیەکە ئەو ماوە دوور و درێژە و خۆی ڕاخستووە لە بەردەم دەرگای ئەشکەوتەکەیە هەموو شتێک قودسیەتی خۆی وەرەگرێ کە خۆی تەشبیهکا بە سەگەوە مەبەستی خزمەت گوزاریەکەیە مەبەستی پاسەوانیەکەیە مەبەستی شەونخونیەکەیە مەبەستی ئەو لایەنەیە نەک مەبەستی زاتی سەگەکە بێ ئەمجا زاتی سەگەکەش جلوەیەکە لە جیلوەکان ینی هیچ مەوجودێک ناشرین نییە لای شاعر لای عارف چونکە ئەو تەرکیزی لەسەر جوانیە و تەنانەت نالی ئەڵێ پێم ئەڵێن مەحبوبە خێلوقی چەمەیلی شەڕەکە خێلوقی چیا تەرازوی نازی نەختێ سەرەکە خێلوقیچی لای ئەو جوانە باش تەفسیر و تەویلێکی بۆکە کە نزیکەکاتەوە لە دڵ نزیکەکاتەوە لە ڕۆح زۆر جوانە کاک دکتۆر یەکێک لەو گرفتانەی کە تووشە بێ ئەسڵ نازانام ناویشی بنێم گرفتیان نا ئەوەی کە زۆر جار گفتوگۆ و مناقەشە و ئەگەر تۆزێک چوزانم وا باوێ بڕۆین تونند و تیژەکانی لەکەوێتەوە چەمکی مەی و ساقی و ساقی نامەیە ئەدەبیاتی کلاسیکی ئێمە لێوان لێوە لەو چەمکانی کە ڕاستە و خۆیان ناڕاستەخۆ و گزارش لە پرسێکی وەکو مەیەکەن خۆشم کە لە لای ئێوەم ئەوە بووم بە ساقاتان مەی لای مەولەوی حتا لای نالی و لای مەحوی زۆرتریش ئەمەیە چۆن تەوزیف کراوە لە ناو دنیا عیرفانە یان با پرسەکە ئاوا بێ شاعر کە پەنا بۆ مەی ئەبال لە ناو دنیا عیرفانە ئەوێ بەچی بگات یان سەرخۆشیەکانی شاعرێکی عارف یا عارفێکی شاعر چین یان ئامانج لە باسکردنی مەی بەو ڕەهەندە فراوانی و بەو دال و مەدلولە جیاوازانەوە لە ناو شاعری عیرفانی ئێمەیە چین ئەمەش هەر پەیوەندی بەوە هەیە بەو قاعدەوە هەیە ئێمە چۆن لە زمان تێگەین زمان بە چی ئەزانین ئوسولیەکان زانایانی ئوسولی فقە مەسەلەیان جوان هەڵ کردووە ئەڵێ تۆ ئایا لە دەقێکە کە قسە ئەکرێ یاد لە حتا لە دۆکۆمنتێکە لە سەنەدێکە ئەگەر وشەیەکت بینی ئەم وشەیە دوو معنای هەبوو معنایەکی ناو زمان معنایەکی ناو شەرع مناقەشیان بۆ ئایا معنا زمانەوانەکەی لێ بکەین یا معنا شەرعەکەی لێ بکەین زمانی ئاساییشەیە زمانی ناو خەڵکەیە پێوتێ عورفی عام هەموو ئەمە جێ بێتەوە لەوەی ئەگەر ئێمە چۆن مامەڵە لەگەڵ زمانەکەین چۆن مامەڵە لەگەڵ دەقەکەین مەیە کە شاعیرێکی وەکو مەحوی بەکارێنێ یا وەکو مەولەوی یا نالی دڵنیا بە ئەو مەیە نییە کە خەڵک بە زاهیری ئەیبینێت ئەو مەیە نییە کە حەدی لەسرە مەبەست پێی حاڵەتی ئەو حاڵەتەیە کە بۆ ئینسان دروستە بێ کاتێک کە سلوکەکە کە ڕێەکە کە ئێرێ بە لەو لای خوا بچێ حاڵەتێکی بۆ دروستە بێ کە ئاگای لە خۆی نامێنێ خۆی لەبیرەچێتەوە غافڵە بێ لە خۆی هەموو تەرکیز و تەوەجوهی لەسەر ذاتی حەقە بۆیە مەی تەفسیرەکرێ بە معریفەت یا بە مەحەبەت بۆیە ئەمجا ساقیش دیارە لەو ساقیشی چییە ساقی لە مەیخانەکانە کە ئەگەڕێ ئیشی ئەوەیە ئەوەی کە لەوەیە بەشیانەدا بۆ لە جامەکان بۆ پڕەکە مەیانەداتێ بەشیانەداتێ ئەمان دیارە مەبەستیانەوە نییە ئەمە ئیستیعارەیەکەن بۆ ذاتی حەق ذاتی حەق هەر جاری بە شێوەیە لوتفی خۆی نیشانەیە لەگەڵ ئەو خەڵکە ینی لە زۆرترین چەم کە ئەکرێ خوددا بێ مەیەکەشمی خۆشەویستی و نور اینجا خوا خۆی لە قورآنە ئەفەرمێ وەسەقاهم ربهم شرابا طهورا خوا خۆی ساقیە لە قیامەتە خۆی ئەبێ بە ساقی خۆی شرابی تەهور دابەشەکە بەسەر بەندەکانی خۆیان نەک بەو طریقەی کە ئێمە تەفسیری بکەین شێوەیەکی مادی ینی خوا منەزەهە لەوەی کە مادە بێ یا مادی بێ خوای پەروەردگار نەجیسمە نەجیسمانیە بۆیە ئەمە بێ معنا ظاهریە عورفیە عامەکەی لێوەرنەگرین ئەبێ معنا ڕەمزیەکەی لێوەربگرین هەم ساقی معنا ڕەمزیەکەی مەبەستە کە یا ذاتی حەقە یا پیر و مرشید و مامۆستایە مامۆستاکەیەت لە عیلمی خۆی لە زانینی خۆی لە تەجربە و ئەزمموی خۆی بەشی خەڵکەیە بەشی مریدەکانیدا بەشی ڕێبوارەکانی ڕێگەی سلوکەدا
کاک دکتۆر باست لەوە کرد کە زۆر جار شاعیرەکە خۆی ونەکە بۆی ئەوی تری عاشق بدۆزێتەوە باشە ضرورە بۆ ئەوەی کەسێک معشوقەکەی بدۆزێتەوە جۆرێک لە خۆونکردنی هەبێ تا دەستی بگا بەویتر ئەو کاتەی کە مەیەگە خواتەوە بۆی مەسەن لەم دنیادا بماڵڕێ و دەستی بگا بە دنیاکەی تر تۆ هەر نوێژ بۆکەی نوێژ بە ئەڵڵاهو ئەکبەر دەست پێکا و بە سەلامدانەوە کۆتاییەت کە ئەڵەی ئەڵڵاهو ئەکبەر یعنی واز لە غەیری خوایەنم کە دەست بەرزۆکەی لە نوێژکردنە ئەوەی کە پێوتێت تەکبیرەت الإحرام یعنی من وازم لە غەیری خوا هێنا چوومە حزوری خوا وازم لە خۆی شمێنە ئەمجا کە قورئانە خوێنی کە بە پێوەی لە ڕکوعی لە سوجودایی تۆ دابڕاوی لە خەڵک و دابڕاویشی لە ئەبێ داش بڕی لە خۆت ئەوەی لە نەزەرتانە بێ خۆت و خەڵک بی ئەوەی لە نەزەرتایە خوای پەروەردگار و معبود و محبوب و معشوقی خۆت عارفەکان بۆیە هاتوون ئەم ڕێگەیان بەڵێ اینجا کە سەلامە دێتەوە یعنی ئەوە لە گەشتەکەم هاتمەوە ناو خەڵک چونکە تۆڵێ سەلام عەلەیکوم یعنی سڵاوەکەی لە خەڵک سڵاوەکەی لەو خەڵکی کە زووتر لیان دابڕاوی باشە کاکتۆر ئەمە وەکو شتێکی تاک وەکو با بڵێن فەریزەیەکی بچووک لە 5 فەریزە و لە فەریزە گەورەکانە ئەوەی کە لە ناو دنیا عاریفانی ئێمە هەیە زۆر جار مەسەلەن گۆشەگیر بوون چ لە کێشان مەسەلەن چوونە خەڵوەتەوە ئەمەش هەمان پرسە بەڵێ دوو جۆر عارفمانێ عارفی گۆشەگیر کە پێوتێ ئەهلی عوزلەت ئەوانەی ئەهلی خەڵوەتن تێکەڵ نابن بەڵام عارفی ترمانێ ئەهلی سوحبەتن ئەڵێ بە سوحبەتی صادقین بە پێکەوە بوون لەگەڵ کەسانی باش کەسانی دڵسۆز کەسانی ڕاست دینەکەم بەهێزەکەم بە جەمعیە چین بۆ لای خوا ڕێەکەین بە لای خوا تۆ لە سوری فاتحاڵی ئیاکە نەعبود و بە سیغەی جەمعی لێ خوایە هەر تۆ دەپەرستین ناڵێ ئیاکە ئەعبود و هەر تۆ ئەپەرستم ئێمە هەر تۆ دەپەرستین پشتمان هەر بە تۆ دەبەستین بە سیغەی جەمعی لێ یعنی بەشێ لە عاریفان تەرکیزیان لەسەر سوحبەت و هاوڕێیەتیە بەشێکیان تەرکیزیان لەسەر خەڵوەتە بەشێکیان یەن زۆرینەی کات لە گەڵ هاوڕێیەتیا بەسەرەبن و چلەیە کێشن اعتیکافەکەن ماوەیەکی کەم دیارریەکەن بۆ ئەوی ئەهلی خەڵوت و گۆشەگیری بن دەستە خۆش بێ کاکتۆریان وڵای حەز ناکەم پرسەکە کۆتایی پێبێنین من لەحظە بە لەحظەی چێژ وەرەگرم بەڵام فرسەتەکە هەر ئەو نەیە من شتێکی ئەوتۆم نەماوە بە نیسبەت کاتی بەرنامەکەەوە یەنا پرسەکان زۆرن دڵنیام شتی باشمان وروژاندووە بە هیوام ئەم چێژ و متعایی کە من وەریەگرم شڵا بەربینەری ئەمەش بکەوێ ئەگەر بەڕێزت وەک کۆتاوتە شتێکی کورتت ما بێ باسی بکەی من سپاس من تەنها وەکوڵێ ڕاستپاردەیەکم هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە محتەم من بم بوارە گرنگیم بم بوارەدەن سەیری مەجموعەیە کتێب بکەن مەجموعەیە سەرچاوی گرنگ بکەن لە توراسی ئیسلامی لە کەلەپوری ئیسلامی کە باسی ئەم مەوزوعانی زۆر بە وردی کردووە باسی عشقی خوای تایە باسی ڕێگاکانی گەیشتن بە عشقی خوا لە هەموو مەزاهیب و ئاراستە فکری جیاوازەکان بەبێ جیاوازی لاو ئەهلی تەسەوف بێ حتا ئەهلی سەلەف بێ بۆ نمونە ئەم کتێبەی ئیمام ابن القەیم ڕەوضەة المحبین ونزهة المشتاقين کتێبێکی زۆر گرنگە کتێبێکی وەکو لوامع أنوار القلوب في أسرار المحب والمحبوب هي إمام شيذلة كعلميكي قورب ولا قرني بينج كتابي اعتلال القلوب إمام خرائطي ولو بارو كتاب زورة بتايبتي كتاب يقبناوي روضة التعريف بالحب الشريف هي لسان الدين ابن الخطيبة كيكا لكتابة هرا جرنجو سرچاوە هەرە باشەکانی تێگەیشتن و لێکۆڵینەوە لە مەحەبەتی خوا لە ڕێگاکانی بە عیشق گەیشتن بە عشقی حەقیقی و لە عشقی مەجازیشەوە تۆگەی دەستە خۆش بێ کاکتۆریان گەورەیت نوان سپاس بۆی کە ئەم دووەڵقەی بەرنامەکە لە گەڵ ئێمەیە بووی زۆر سپاس و وەک هەمیشە ماندومان کرد سپاس بۆ ئێوە بینێرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بانیژەش تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن بەخوای گەورەتان ئەسپێرم.